بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوت مەکرۆ لە هومانی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حزب حکمەتیست قسە و باسەکەین سەبارەت بە مدیریەتی شۆڕای مدیریەتی مەکتەبی قورئان کە بەیانەیەکیان ئەخیرەن داوە. پێشەوە پرسیارەکانم مارەستە بکەم. هومانی گودازگەرە دەنجی منە بیسی بەخێر بێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم مادوونەبوونیەکەم لە ئێوە هاوکارەکان هەروەها ڕێز و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش. هومانی گودازگەر هەفتەی پێشوو شەروە ئیشارەیەکی کورتمان کرد بە بەیانیەی بەئیسلام مەکتەبی قورئانە، بەڵام ئێستا دووبارە نەزانم هەرە بێ ئیدامەی ئەوە بێ بە ناوی شۆڕای مدیریەتی مەکتەبی قورئان بەیانەیەکیان انتشار داوە ڕوو بە مەقاماتی جمهوری ئیسلامی وتویانە تا فرسەت ماوە لەسەری تەکەبر و ئیستبداد بێنە خوارە و مطالباتی بەرحەقی خەڵک بە ڕەسمی بناسن. حەزەکەم نەزەری ئەوە سەبارەت بەم بەیانیە ببیسم چۆنە دوای 43 ساڵ لە جەنایەت و کوشتار و قەتڵ و ئامی جمهوری ئیسلامی جەریانێکی ئاوا مەسەوی تر بە ناوی مەکتەبی قورئان داخوازێکی ئاوا مەترەحەکەن کە مطالباتی خەڵک تحقق پێ بدا جمهوری ئیسلامی. بەڵێ پێشەوە جوابی مشەخەسی سوالەکەی ئەوە بمەوە ئەبێ هەموو کەس ئاگادار بێت کە ئەم ڕۆژانە ئەمان مەکتەبی قورئان نە ئەوەڵین و نە ئاخرین بە ئیسڵاح تەشەکولی مەسەبیەکە لە ئەم جەریاناتەی ئینقلابی حازرە خۆی تێوەتلێنێت و ئەم جارە دێتە قسە دوای ئەڵبەتە زیاتر لە 60 و چەند ڕۆژ هەر لە شماڵ تا جنوبی کوردستانەوە و حتا لە شوێنگرتری ئێرانێکی تر هەموو کەس خەبەرداری بلوچستان و ئەوەی نوێژی جمعە و جریانە ئیسلامیەکانی شەیە. بەڵام ئەوەی کە هەڵەگرێتەوە بۆ کوردستان هەر لە شماڵەوە تا جنوب یەک لە دوای یەک هەفتەی ڕابردووە عولەما و مامۆستایانی ئاینی بە قەوڵی خۆیان چه بە تەشەکل چه بە غێری تەشەکل بەکۆبوونەوە ئەمانە بەیانی و بڕیارنامەهایەکیان دەرکردووە داواکاریهایەکیان بۆ ئەمانەکە بەرحاڵ لەوانەیە کە بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوە زۆربەیان خەبەریان دەبێت. ئەبێ ئەوە بزانین شتێکی زۆر دیاریە کە انقلابێکی ئەوە عەزیم و گەورە ئەو سێڵاوە وا کەوتووە سەرڕێ هەموو کەسی وە خەبەر هێناوە تەنیا نە ئەوانەوە مخالفی جمهوری ئیسلامی بوو تەنانەت بەشکرێ لە ناو خودی جمهوری ئیسلامیشی وە خەبەر هێناوە. ئەگەر ئاگاتان لێبوو بێت ئیسلاح تەڵەبانیش خەریکن هەر قساکە دەڵێن بە جمهوری ئیسلامی تا بە تەواوی پردەکە ئاو نەیبردووە بە ئیسلاح وەرن کارێکن بابەری بگرین ئەوانیش بۆ خۆیان نسخە و ڕاوێژ و نەسیحەتی خۆیان هەیە و زۆر کەسی تریش کە لە پاڵ جمهوری ئیسلامیان بوون هەر ئاوە و هەروە پلە بیتە خوارەوە ئەبینی هەر لە خودی ئەم ڕاپەڕینا کەسگرێک وا بە ناوی هونەرپیشە بە ناوی وەرزشکار بە ناوی هونەرمەند بە ناوی نویسەندە هەموو توێژەکانی ترکە لە ئەم 43 ساڵە بەلەحاڵ جۆرهایە ڕزایاندا بوو بە قەزای جمهوری ئیسلامی و لە پاڵ یاخەریکی ژیان بوون ئیسە بڕێکیان ژیانی خۆیان و کاریان بە هیچێکەوە نەبووە بڕێتریان ئەڵبەتە هاوکاریشیان لەگەڵ جمهوری ئیسلامی ئەکرد بین ناوبین هەموو ئەمانە ئەبینین لەم ڕۆژانە هەر ڕۆژێ لە خەو هەڵئەسید جەماعەتێکیان تێن و لەگەڵ ئەم ڕاپەڕینە بە ئیسڵا لەگەڵ یەکەوە بەفاداری پێیان خۆیان پێڕائەکەین هونەرپیشەی ژن هەیە کە وسەرەکەی لا ئابات و ئەڵێ منی ژینام ژن ژیان ئازادی کارگەردان فیلم ساز هەموو ئەوانە خەریکی ئەم کارنە ئەوەی هەر وەک من باسم کرد نەتیجەی ئەم شۆڕشە عەزیمەیە کە ڕێکەوتووە و بەڕاستی ماڵی هەموو کەسێکی لەرزانەوە لە ماڵی ئەحزابی سیاسی چاپ ڕاست ئەوانەی کە لە حاکمیەتان ئەو تەواوی نەهادهای نظامی هەر لە ئەم چوارچێوەی شایەکە لە کوردستانی چوو لەم گۆشەیشا مەلایەن و مامۆستایانی ئاینی بەرحاڵ هاتوون و قسە و باسی خۆیان نەکرد. ئەوە کە ئێمە نەزەرمان چییە ئەویش ئەوەیە کە ئەم بەڕێزانە بە ئادرسی غەڵەت هاتوون لەبەر خاتر ئەوە ناوەرۆکی پەیامەکانی ئەوان ئاشتبوونەوەیە لەگەڵ جمهوری ئیسلامی داواکاریە لە جمهوری ئیسلامی هەر لە ئەم باسی مەکتەبی قورئانەوە ئێوە پرسیارتان کرد ئەوەیە کە ئەڵێن تا دێر نەبووە فریاکەوە با جمهوری ئیسلامی تیانەچێت ئەوە تەواوی دڵسۆزیەکەیانە هەموو کەس لەوە ئەبێت تێبگات ئەمە دڵسۆزی نییە بۆ خەڵک دڵسۆزیە بۆ جمهوری ئیسلامی کە تیانەچێت وەختی ئەڵێ فریاکەوە بڕێکیان داخوازیان مەترح کردووە بەسەر وتیانە وەرن دڵنەواییکەن لە خانەوادەی کوژراوەکە وەرن بگەین بە خواست و حقوقی مردمە حتا
ئەمانەی مەکتەبی قورئان وتویانە بە خەڵک ئەوە کە ڕەهبەرتانیە وەرن ڕەهبەری ئێمە قبوڵ کرد، یعنی بنیان وەختە تماشاکە ئەوێنی ئەمانە چنێ بە قەوڵی فارس ئەڵێ لە سەمتی خراپی و سەمتی غەڵەتی تاریخا وەستاوە، خەڵک خەریکە جمهوری ئیسلامی سەرنگون ئەکا، خەڵک ئەڵێ جەنگ ئەەکەین لەگەڵ جمهوری ئیسلامی، مەرگ بەر جمهوری ئیسلامی، مەرگ بەر خامنەئی، مەرگ ئەمە شعاری خەڵکەوە بە دروست خەڵک ئەزانن جامعە ئەزانن کە هیچ خۆشبەختیەک ئیتر بۆ جامعە بەدین ناکرێت تا جمهوری ئیسلامی بێت. هەموو کەسی ئەزانێ ڕیشەی ئەم هەڵچوون و ئەم ڕاپەڕینە 43 ساڵ سەرکوتە، 43 ساڵ بگیر و ببەندە، 43 ساڵ زیندانی کردنە، 43 ساڵ تەحقیرە، 43 ساڵ فەقر و نەداری و بێکاری خەڵکی هەژار و فەقیرە، ئەتوانم بڵێم 89% جامعە وەتەن هاتووە. دەیان جار هات لە خیابان بازم بە وعدەوەعی جەماعەتێ دووبارە پێیان وابوو ئەکرێ کارە بکەی یا بە سەرکوتی جمهوری ئیسلامی ڕۆشت نردواوە. بەڵام ئەم جارە ئیتر هیچ کەسی هیچ ئومێدێکی بەوە نەماوە کە جمهوری ئیسلامی بە قەون و کە دەرزیە بتوانێت چاکسازیە بکە لە قەباڵ جامعە. ئەمان نەبێت، ئەم جەماعەتی مەلاو ئەمانە ئەمان نەبێت. دوو شت غەڵەت ها لە مەسەلەکەیانە. یەکێک ئەوە خودی ئەم جنبشە ئەساسەن عەلەیهی مەذهبە، عەلەیهی ئیسلامی سیاسیە، ئەوان ئەبێ لە کنارەوە دانیشن، ئەبێت دەست بگرن بە کڵاوەکەی خۆیانەوە، ئەبێ لیباسەکانیان لابن شتێتر کەنە بەریان، یعنی ئەم هێنە دەستی خسوتە ژێر جامعە و تەواوی ئەو شتەوە پێ ئەڵێن دەخاڵەتی مەسەر لە شؤوناتی جامعە کەوایە ئەمان یا تێنەگەیشتون یا بە نەزەر من تێگەیشتون، ئەیانەوێ بە جۆرێتر فێڵێکەن لە ئەم ڕاپەڕینە، ئەیانەوێ بە جۆرێتر بڕۆن بە یارمەتی جمهوری ئیسلامی و ئەجینا خودی ئەم شۆڕشە دژی هەموو نەوع مەذهبە، چ لە شیعەیەوە بێ، چ لە سونیەوە بێ، چ لە یەهودیەوە بێ، ئەساسەن یەکێک لە خصوصیاتی جگەلەوەکە ژن پێشقەراوڵیە زەدی مەذهبی بوونیە. ئەوان بۆچی هاتوونە سەرلەیان؟ ئەمە یەکێ. دوومەن ئەمەی کە داخوازی کەین لە جمهوری ئیسلامی ئەمان هاتوون وەکو نەسیحەت گەرێکیانە میانجیگەری بکەن، ناوبژیگەری بکەن، دەورانی ئەوانە تەواو بووە. مەسەلەیەتر وا ئەم بەڕێزانە ئەبێ هۆشیان پێ، زۆربەی زۆری ئەمانە هەر ئێستاش جیرە بگیری جمهوری ئیسلامی، ئیمامی جمعەن وا خەریکن خورتبە ئەڵێن بە جمهوری ئیسلامیە 43 ساڵە و خەریکن یارمەتی جمهوری ئیسلامیان داوە. بێژگە لە گشتەمانە 43 ساڵە ڕۆڵەی خەڵکی ئادامەکرێ، 43 ساڵە ژن خەریکە خۆی لە دارقەواخەدا، 43 ساڵە خەریکە ئەسیب ئەکرێ لە وشاوژنە. پێمان ناڵێن ئەمانە لەکوێ بوون لە ماوان، پێمان ناڵێن کەشیفیان لەکوێ بوو، کام ڕۆژ ئەعترازێکیان کرد بە ئەوە کە مناڵی ئەعدام بوو هەر لە ئەم کوردستانە، یا چوار ژن خۆی هەڵق ئاوێز کرد، یا 3 نەفەر خۆی سووتان، یا جمهوری ئیسلامی لە زیندانەکان کۆمەڵی کوشت. چیان وت وار پەسەر پێرارەکە ڕامین و لوقمان و زانیاری ئەعدام کرا، چیان وت 10 ساڵ 12 ساڵ لەمەوبەر فەرزاد کەمانگەر و 5-6 کەسر ئەعدام کرا، چیان وت لە هەموو ئەم ساڵانە؟ ئێستا بۆچی هاتوون لەسەر مەیدان؟ ئایا جوابی ئەمانە بەڕاستی بەغێر ئەز ئەوە کە پێیان بڵێ خەفە بن لە جێ خۆتانە دانیشن شتێکی تر هەیە؟ ئەمەوێ من ئەوە بڵێم کە ئەمان فێڵێکە عەلەی ڕاپەڕینی خەڵک زۆر بە کورتی و خەڵک ئەبێ بەرامبەریان بێسن. ئەوە قسەی کورتی هەموو بنیامێکی ئازادی خوازە و ئێمەش وەکو حزبێکی سوسیالیستی و وەکو حزبێکی کۆمۆنیست. زۆر سپاس بۆ تۆزیەکانە دومانی و گودازگەران وەکو بە وردی ئیشارەت پێکرد. ظاهرەن لەم بەیانیەدا زۆر دڵسۆزانە و بەسڵا حەق بەجانب کە بە تەرەفی خەڵکە ظاهر بوون و باز لەوە دەکەن کە ماوەیەکی توولانیە جەنایەت و ترس و وەحشەت بەتایبەت لە شارەکانی کوردستانە انتقادەکە لە جمهوری ئیسلامیە گرن کە ئێوە هیچ قەستێکی ئەوەتان نییە کە لەگەڵ خەڵک بە شێوەیەکی مسالەمەتئامیز و دۆستانە ڕەفتار بکەن و ئەمە بەسا لە ژێر ناوی دینە وا لە ژێر ناوی دینە کە پیان وایە دین لەوە باشترە بێ. ئێوە هەرنەوە ئازادی و حەقی انتخابتان لە خەڵک سەلب کردووە. ئەمێ داعای مەکتەبی قورئانە واقعاً چەندێک هەمخانی هەیە لەگەڵ ئازادی و حەقی انتخابی ئینسانەکان، هەدەفیان ئایا نەجاتی جمهوری ئیسلامی نییە؟ قەتعەن وایە، بەڵام ئەوەی کە لە ژێرناوی دینا باس ئەکەن گوایە ئەگەر لە نێو ژێرناوی دینی ئەمانە بێت زۆر باشتر ئەبێت. خۆیان ئەوە باسی ئەوە ئەکەن، ئەڵێن هەر لە ئەم بەیانیا کە ئەمان باسییان کردووە من ئیشارەم پێکرد، ئەڵێن ئەبێ ڕاهبەری باشی بێ و وەرن مامۆستایانی ئاینی بکەنە ڕاهبەری خۆتان، بەڵام پێش ئەوە ئێژن
هۆشتان بێ کاری خراپ نەکەن، هۆشتان بێت نوتیژی نەکەن، هۆشتان بێت پەلامەر نەبن بۆ ماڵی جاش و بەسیج و ئەمانە. یعنی بە تەوری واقع لە جیای ئەوە کە جمهوری ئیسلامی مەحکوم بکەن، دروستە دوودانە قسەی بە ئیسلاح و خەلیشکی شەکەن، ڕوو بازم لە خەڵکەکەن، ڕوو لە خەڵکەکەن کە ئەمان بکەن بە ڕاهبەر، ئەمان بکەن بە ڕاهبەر چی بکەن؟ حتمما داواکاریەکانەوە خەڵک بڕۆن لە نوێژی جمعە لە پسەریانەوە بێسن، دوو خوتبە ئەخوێنن بە پێ شریعەتی ئیسلام، حتمما ئەڵێن جمهوری ئیسلامی نابێ ئەم سرە کوتە بکات، خەڵکیش تەشی بنەوە بۆ ماڵەوە. ئەمە بوو بە هەموو اعتراضی وا لە نێو جامعە بە ڕاهبەری ئەمان قەرارە بکرێت. لە نەتیجە ئەوە کە ئەمان باسی ئەەکەن ئێوە بەناوی شەرعەوە ئەیکن، ئەو دڵسۆزیە کە هێشتا هەر بۆ شەرع و بۆ حکوومەتی ئیسلامی وەک حکوومەتێکی مەسەبی کە شەرعەکە خراپ مەکەن، پێیان وایە مەسەلە لەسەر ئەوەسە کە جمهوری ئیسلامی شەرعەکەی خراپە بۆیە سەرکوتی خەڵکەکە لە سوورەتێکە لەباری ئیدارەی جامعەوە، چ لەباری اقتصادیەوە، چ لەباری سیاسیەوە، چ لەباری فەرهەنگیەوە، چ لەباری ڕەوابط لەگەڵ دەوڵەتانی خارجی و ڕەوابطی خارجی و سەحنەی بە ئیسڵام چهرەی بینالمەلەلیەوە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵە دۆڕاوە، تەنیا بە قودرەتی هێزی نزانی، بە قودرەتی مەلایەنی اتفاقاً وەکو ئەمانە کە ئیستا کەوتونەسە پێش، بە یارمەتی تێتی مەلایەنی کۆنەپەرست و مرتەجە لە سەراسەری ئێران و لەوانە لە کوردستانیشە توانیە بەسەر پاوە بێسێ. ئەگینا مەسەلە لەسەر ئەوە نییە کە ئەوان بە شریعەتەکەیان خراپ ئەبەنە بەرەوە، نە، قسە لەسەر ئەوەیە کە حکوومەتی سەرکوتگەرە لەباری اقتصادی و ئیفلاسی هێناوە، لەباری سیاسیەوە خەڵک نایانەوێ، 43 ساڵە مردم نەفرەتیان لێ هەیە، هەر ڕۆژێک یەک دانە دەرەتانیان بوو بۆسە بەربوونە سەگیانی ئیسە ڕۆژی مەسلەی بێئاوی بووە، مەسلەی زیادکردنی قیمەتی بنزین بووە، یا هەر شتێکی تر بووە دەرفەتیان هێناوە بەربوونە سەگیانی وەزانیویانە کە جمهوری ئیسلامی تا بمێنێت هیچ کام لەم معضڵاتی جامعە حەل نابێت. تماشای فەقرکە، خەڵک تاقید ئەبن بە فەقر، تاکەی ئەڵێ گیانم نەمێنێ باشترە لە ئەوەکە خەجاڵەتی خانەوادە بم، مناڵەکەم وەسایلی مەدرسەی نەبێت، نوێژ سەبزاری مەدرسەی نەبێت، و ئەمە هەتا زۆر مەسایلی تر کە ئێمە ئەیبینین وهای لێ هاتووە گرانی خەڵک دەسەڵاتی نانە وشکەکەییان نییە. ئیتر بۆچی ئەبێ بژین لەژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی؟ ئەمانە کە باسی ئیسلام ئەەکەن و ئەمانە حقیقەتەن گەریجیانە کە قەزی ئەسڵیەکە بەلا ڕێیا برن، وازانین جمهوری ئیسلامی چۆن ئیسلامی خراپە ئاوا ئەکا، نەخێر نەخێر وانە ئیسلامی ئێوەی لە جێ ئەوانە بووە خراپتر بوو، هیچ فەرقێکی نییە. قسە لەسەر ئەوەسە کە جمهوری ئیسلامی ئیتفاقاً ڕژێمێکی سەرکوتگەر، ڕژێمێکی جنایەتکار 43 ساڵە دەرهەق مردم خۆی خەریکە جنایەتەکە. بە کورتی بڵێن ئەمان بە ئەم قسەیانەوە کە ئەڵێن بازم خەریکی فریودانی خەڵکن، بەڵام من ئەمەوێ بە یەکشت ئیشارەکەم، ئەویش ئەوانە دێر هاتوون، ئەگەر لە 15-20 ساڵ لەمەوە بەرهاتنە قسانەیانە کرد لەوانە بوو لە نێو کۆمەلگا کەسگەری گویان بۆ بگرن، بەڵام لەم 64 ڕۆژە ئەم ڕاپەڕینەی مردمی ئێران و هەروەها لە کوردستان بە گەشاوەتر لە هەموو ئەمانە عبوری کردووە، لە هەموو ئەمانە عبوری کردووە. تماشاکەن لە دەرەوەی وڵات دەوڵەت داهەنێ، جەرایاناتی ڕاست و زردی ئینقلابێکە ئێمە شکستمان داون، واقعاً مردم گویان پێنادە. جەماعەتێتر بەناو ئەحزابی کوردی گەرەکیانە جۆرێتر لیباس و کۆت و کاوەپانتۆڵکەنە بەریان بۆ ئەوە کە بێن بگەنە قودرەت، بەڕاستی ئەو قیامە گویان پێنادا. هەموو کەس ئەیبینێ خەریکی شتی ترن، خەریکی ئینقلابی ترن، خەریکی شوعارهای ترن، خەریکی ئەوەنە ئەڵێن نەمەڵامان ئەوێت نەشا حکوومەتی شۆرا، خەریکی باسهایە ترن. ئەسەن قسە لەسەر ئەوە نیە بڵێن زیندەباد ئەو کەسەوە مردووە و ناومانەسە قەبر، بۆ ئەمانی شەرعینی ئاوایە. ئەوە کە تۆ دڵسۆزیکەی بە ناوی ئیسلام و بە نێوی سونیگەریەوە بێ لە نێو ئەم قیامە جەماعەتێ بخەیت لەگەڵ خۆ بکەیت تەواو بووە. ئەمانە تیریان ئەدا لە بەر، قەتعەن داگوێ لە بەر، و ئەم فریوکاریان ئەبێ لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە، لەلایەن ڕابەرانی ئەم ڕاپەڕینەوە کە ئیسە لە شارەکانە هەن، لە مەحەلەکانە هەن، ئەبێ لەلایەن ئەمانەوە ئەبێ پوچە بێتەوە لە نێو مەجلیس و ئەمانیانە بێت ڕۆ بکرێن هەڵسنەوە. هەر وەک ئێستا چۆن من قسە ئەەکەم بڵێن ئێوە خۆتان شەریکی جمهوری ئیسلامی بوون، دەمتان داخن، ئەبێ هەڵسن بڕۆن لە مزگەوتەکانە، لە نێو مەیانەکانە، لە هەر کوێوە جورئەت بە خۆیان ئەدەن و خەڵک کۆ بکەنەوە ئەم قسانە بکەن و بڵێن بە جمهوری ئیسلامی تا دێرە وەڵە فریاکەوە با سەر ببوون نەبی، ئەبێ خەڵک ئابڕوویان ببن، ئەبێ ڕسوایان بکەن، ئەبێ جوانان، ئەبێ ژنان بە تایبەت ئەبێ ڕسوایان بکەن، بڵێن ئێوە دانیشن، ئێوە هاوسفرەی جمهوری ئیسلامی، ئێستاش دڵسۆزیەکەن بۆ جمهوری ئیسلامی بۆ نەڕوخێ، هەر وەکو موسەوی و کەڕوبی و وەکو جەناحی ئیسلاح طەلەب و خاتەمی و ئەمانە
ئێوە خاتمی و ئیسلاح طلبی کوردستانن تەواو ئەبێ بەریان بگرن ئەمە زۆر سپاسۆمانی گودازگەردوو دەقە زیاتر وەختمان نەماوە هەروەکو بۆ خۆدا ئاگاداری لەم بەیانە زۆر بە ئاشکرا و بە ئفتخار و باز لەواکەن ئێمە پەیڕەوانی ئەحمەدی موفتیزادە کە 40 ساڵ لەوە پێش بە ساتی ئەمانە لە کوردستانە کۆکراوە باز لەواکەن کە ئێمە پەیڕەوانی ئەحمەدی موفتیزادە لە حاکمیەتی جمهوری ئیسلامی گۆشێکی شنەوا و عەقڵ و خردە لە حاکمیەتان نابینین بۆ زەمامداری ئایا ئەمە ترس و وەحشەت لە سەرنگونی جمهوری ئیسلامی نییە و لەگەڵ جمهوری ئیسلامی و ئەم خاک و خاشاکانش وەکو جەریانی موفتیزادە و ئەخوانەکان و نازانمانە کۆکرێنەوە لە سەحنەی جامعە نەمێنن ئایا ئەسڵان بەیانە جایگایەکیە لە جامعەی کوردستانی ئێرانە قەتعەن ئەمە وایەوەیە ژن وایە ئێمە هەمیشە وتومانە زۆر خەڵکیش ئەزانن وە وتویانە سەرنگونی جمهوری ئیسلامی تەواوی جەرایاناتی تری ئیسلامی ئەخاتە حاشیەوە نەتەنیا لە ئێران نەتەنیا جەماعەتی وەکو موفتیزادە و سەلەفی و نازانم ئەنوا و ئەخسانی دارودەسەی تەکیە و مزگەوت و ارتجاعی تر کە لە سایە سەر جمهوری ئیسلامیەوە لە کوردستانە ڕشتیان کرد تەنانەتە وڵاتانی تر لە عێراق لە سووریە لە یەمەن لە باختی کشوەرانی خاوەرمیانە سەرنگونی جمهوری ئیسلامی مشتێک گەورەست بەناو دەم ئیسلام سیاسیە چ بگات بە جەماعەتی وا خۆیان بەدناون وەکو موفتیزادە ئەوانە وا ئیستە جوان و خەریکی ئەم شۆڕشنە لەوانەیە بیستبێتیان لە باوکو باپیریان لەوانەیە تاریخیان خوێن بێتەوە کە ئەم جەماعەتە بەدناوە کەسێ بوون کەسانگەرێ بوون جریانگەرێ بوون کە جڵەو کێشی جمهوری ئیسلامیان کرد بۆ کوردستان و بۆ سەرکوتی خەڵکی کورد لە ساڵی 57 و 58 ئێمەیسە لەم 5 دقا نامانەوێت ڕواڵەتی ئەمانە ڕواڵەتی زدی ئینقلابی ئەو وەختەی ئەمانە دەربخەین بەڵام خودی ئەمان و هەر ناوەکەیان بە ئەنازەی کافی بەدناوە بەبێت تەبلیغکردن و ناسانینچیان ئەبێ خەڵک هەزار دانە سوال لە بەرامبەر ئەم قسە بگەریانە دابن و بڕۆن بپرسن بزان ئەمانە کێ بوون چ نەخشیان بوو لە هاوردنە سەرکار جمهوری ئیسلامیە چ نەخشیان بوو لە تەفرەقە لە ناو جامعەی کوردستانە چ نەخشیان بوو لە بەرامبەرکێ لەگەڵ ئازادیخوازی و بەرابەری و شەوراکانی مردم لە شارەکانە تەشەکوڵەکانی مردم لە شارەکانە ئەلەی ارتجاع بەر ئەلەی ژنان و ئازادیخوازی ژنان ئەمانە ئەبێ بەتایبەت ئەمانە ئیتر دەم نەکەنەوە لەگەڵ باقی ترا ئەوبەت بەڵام ئەمان شوێنیان معلومە شوێنەواریان معلومە شاهدانی زیندە هێشتا بە هەزاران هەن کە تاریخ و بە ئیسلاح مەوجودیەتی ئەمانە بخەنە ڕوو لە جامعەی کوردستانە لە نەتیجا بەڵێ وایە بە سەرنگونی جمهوری ئیسلامی تەواوی ئەو دار و دەسانن لە گەورە تا چکۆلەیانەوە قەتعەن زەعیف ئەبن و ئەو بە ئیسلاح نەخشە خراپکارانە کە لە ئەم چواردەهەی گوزەشتا لە ڕەشکردنی جامعەکانە لە دەوروبەری ئێران و لە خودی ئێرانە بوویانە ئیتر ئەو نەخشیانە ئومێدوارانە نامێنێت زۆر سپاسۆمانی گودازگەر وەختەکەی ئیجازەمان پێ ناداگەنا پرسیار زۆرە لازمە لەم بابەتەوە قسە باز زیاتر بکەین بەڵام بەهۆی تەوابوونی کاتەکەمان متەسفانە ناتوانین دا بدەین هیوادارم لە بەرنامەکانی داهاتوە زۆرتر بتوانین ئەم جەریانە ارتجاعیانە نەقد بکەین و کۆمەلگا زۆرتر لیان ئاگادار بێ زۆر سپاس بۆ تەوزیحات و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆدا مەمنونم زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەهاتی نەکۆتایی بەرنامەی ئەو حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێ هەن ساخی و سەلامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن